ماوەیەکە کێشەی خراپی کوالیتی بنزین لە پارێزگای سلێمانیدا سەری هەڵداوەتەوە. بە سەدان ئۆتۆمبیل فیول پەمپەکانیان سوتاوە و چەند ئۆتۆمبیلێکیش بەو هۆیەوە گڕیان گرتووە. سەرەتای بە دوواداچوونەکان لە چیرۆکی ئەم پیاوە دەست پێ دەکەم. شۆفێری تەکسیە و بژێوی ژیانی لەسەر ئۆتۆمبیلەکەیەتی. ئەو دەڵێت بەهۆی بنزینی خراپەوە چەند جارێک فیول پەمپەکەی سوتاوە و پاشان بزوێنەری ئۆتۆمبیلەکەی تێک چووە. ئێستا لای وەستایە و زیاتر لە 600 دۆلار زیانی بەرکەوتووە. سەرەتا بە خێراتتانەکەم ئەم ئەشیانەی کە لەناو ئەم سارەیە هیچ تەچویتی مەشینەکەمە. ئەمە سەرنجامی تێکردنی بنزینێکی پیس بوو بۆ دەرەوەی شارە چووم کە چوو کاتێ بنزینەکەی تێکرا لە ڕێگا فیلپەمپ وەسا فیلپەمپەکەم بۆ گۆڕی ئیتر ناچار بووم بگەمە ئەو شوێنە ڕۆشتم لەسەری کە ڕۆشتم لەسەری لەوێ تەنکەکەشم بۆ کردەوە تەنکەکەشم با کردەوە خۆم بووم بە فیلتەری بۆی و تەنکی کردەوە پاکم کردەوە دام نایەوە سەر لە نوێ ئیتر دوای دوو ڕۆژ سێ ڕۆژ بۆ سیارەکەم تاکێ کرد کاتێ تاکێ کرد هاتم بەلای وەسەتەها تاقنی پلاکی بۆ گۆڕیم کە تاقنی پلاکم بۆ گۆڕی سلف لێی وەری نەگرت هەرچی محاولەما کرد جام بوو یەکسەر مەشینە. کاروان ساڵانێکە وەستای چاکردنەوەی ئۆتۆمبیلە. هۆکاری وەستانی فیول پەمپ و تێکچوونی بزوێنەری ئۆتۆمبیلەکان بۆ دوو هۆکار دەگەڕێنێتەوە. یەکێکیان خراپی سوتەمەنیە و ئەوی دیکەشیان خراپی جۆری فیول پەمپەکانە. هەروەها ئاماژە بۆ ئەوەش دەکات مادەم ئەو دوو هۆکارە پەیوەستە بە بازرگانەکانەوە ئەستەمە چارەسەری کێشەی ئۆتۆمبیلەکان بە تەواوی بکرێت. کۆیلەکە سوورە بێت و وارەکان سوورە بێت و چیوە تووشی سووتان دەبێت سێریکە لێرە ئەمە سوتاوە ئەمە سوتاوارەکانمە هێناوەتە دەرەوە. هۆکارەکە چییە؟ هۆکاری ئەو فیول پەمپەکە سوتەمەنەکە یعنی تەنها سوتەمەنی نییە هاوبەشی هەردووکیان هاوبەشن لە کارەکە. فیول پەمپەکەم کەرستەکانی عادیە کە گیر بوو قورسە بێ قورسیش بوو چیە بە شۆر دوورسە بێت لێکدان دوورزە بێ تووشی توانەوەی وارەکانە بێ. ئەمە ئەساسی ئینەکە. ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ کارە سەرەتایەکان ئەبێ جۆری فیول پەمپ چاکرێ دووش بنزین چاکرێت. ئەندامێکی لیژنەی وزە و سامانە سروشتیەکان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێت ئەوەیان بۆ ساغ بووەتەوە سەرەڕای چاوچنۆکی و نابەرپرسیارەتی بازرگانەکانی سوتەمەنی پاڵێ و گەنە یاساییەکانیش هۆکاری خراپی بنزین و سوتەمەنین و دەبێت دابخرێن. بەڵام بە هیوام لە زووترین کاتە لەبەر بەرژەوەندی هاوڵاتیان و لەبەر سەلامەتی گیانی هەموو لایەکمان کە ئەو تێکەڵکردنە کە مادەی کیمیاویە ئەوە مەترسی نەخۆشی شێرپەنجەی پێوە دیارە. من تەمەناکەم ئەنجومەنی پارێزگای سلێمانی و پارێزگای سلێمانی هاوشێوەی پارێزگەکانی تری هەرێم لە زووترین کاتە ئەو پاڵەوانە داخەن دەرچەیەکی تر درۆزنەوە بۆ هێنانی بنزین لە پێناو ژینگەیەکی پاکتر بۆ هاوڵاتیان و بۆ شۆفێرانی سنووری پارێزگای سلێمانی. لە ئەنجامی بەدواداچوونەکان ئەوە ڕوون بوویەوە کە هاوڵاتیان گیرۆدەی بازرگانە حیزبی و نابەرپرسەکانن بەو پێی مادەی بەرزکەرەوەی ئۆکتان و نەفتا تێکەڵ بە بنزین دەکەن و بە نرخێکی گران دەیفرۆشن. هاوکات بەشێکی دیکە لە بازرگانەکانیش فیل پەمپی کوالیتی خراپ دەهێنە بازاڕەکانەوە. سەرئەنجام بە سەدان ئۆتۆمبیل بەهۆی پەککەوتنی فیل پەمپ و بزوێنەرەکانیانەوە پەکیان دەکەوێت یان هەر بە تەواوی دەسووتێن. ئەوەش لەم قەیرانەدا گیرفانی هاوڵاتیانی خاڵی کردووەتەوە. ئەحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.